لە بەغدا هێرشی کرۆتە سەریان لەناو ماڵەکەی خۆیاندا کوژراون لەلایەن ئاسایشی هەولێر و دەستگای دژە ترۆری هەرێمی کوردستانەوە لە ماوەی 24 کاتژمێردا بکوژەکەی دەستگیر کران ئەوە ڕادستی حکوومەتی عێراقی کرانەوە ئێستاش تەرمەکەیان لە شاری سلێمانی بە خاک دەستپێردن. هاوکارم دالیا کەمال لە سلێمانیەوە لەگەڵم دەبێتەوە و زانیاری زیاترم پێ بدات سەبارەت بە خاک سپاردنی تەرمی و خێزانە کوردەکە لە بەغدا کوژرا. بەڵێ گوڵباخ دیارە لە دوای ئەنجامدانی مەراسیمە ئاینەکان لە مزگەوتی ئەحمەدی حاجی ڕەشید هەرسێ تەمی دانیشتووە کە لە شاری بەغدا نزیکەی 50 ساڵە لەوێ دەژین گەڕێنداوە ناو شاری سلێمانی لەوێ مەراسیمی ئاینیان لەسەر خوێند و هێنداونە تا گردی سەیوانی دوو بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە کەس و کاری ئەو سێ کۆچ کردووە دیارە ئەو سێ قوربانیە ئەنجام دەدرێت لێرە کەس و کاری لێرن و هەروە بەشێکی زۆر لە بەرپرسانی ئیداری شاری سلێمانی لە مەراسیمەکەیە ئامادەن. ئەمێ ئاماژە بەوە بکەم کە جگەلەوە ئەمان بە شێوەیەکی تر گومان دەکەن کە ئەم سێ خزمەیان لە بەهۆی پارەوە کوژرا بێتن لەلایەن ئەو هاوڵاتیەوانێ یان ئەو تۆمەتبارەوانێ. وەک لە وێنەکانە دیارە ئێستا کاتی ناشتنی تەرمەکانە خزمە و کەس و کاری قوربانیەکان زیاتر داواکاریان ئەوە بوو کە ئەو تۆمەتبارە بە شێوەیەکی یاسایی سزا بدرێبەوەی دوای ئەوە هیچ کەسێکی دیکە بەو جۆرە درڕندانە لە ناوچەکانی دیکەی وە پارێزەکانی دیکەی عێراق نەبنا قوربانی. من ئەمەوێ سە لەگەڵ خۆیان ناکەم تاوکو لە نزیکەوە ئەوان بازە ڕووداوەکەکەن داواکاریەکانی خۆیان بخەنە لەسەر ڕووداوەکە. بەڵێ گوڵباخ دیارە تاوانبارەکە لەلایەن دژە تیرۆری هەرێمی کوردستان ڕۆژی 16 مان کاتژمێر 11:30 لە هۆتێلێکدا دەستگیر کرا و دوای چەند سەعات لێکۆڵینەوە لەگەڵ ئەو تاوانبارەیە دانی بە تاوانەکەی داناوە کە ئەو سێ هاوڵاتیە کوردەی لە شاری بەغدا کوشتووە. هۆکارەکەشی تەنها بۆ دەگەڕێنێتەوە کە پێویستی بە پارە بۆ و داوای پارەی لەو خێزانە کردووە ئەوە بۆ تا هۆی کوشتنی. پێشتریش بەڕێوبەری گشتی ئاسایشی هەولێر بە کوردستان 24 ڕاگەیان کە تەنها هێزەکانی ئاسایشی هەولێر بە تەنیا توانیان ئەو تاوانبارە لە شاری هەولێر دەستگیر بکەن. تارق ئەنۆر بەڕێوبەری گشتی ئاسایشی هەولێر ئەو ئاماژی بۆیە تەنها هێزەکانی ئاسایشی هەولێر توانیان وردەکاری وت لەسەر ئەو تاوانبارە بگرن و دوای چەند کاتژمێرێ لێکۆڵینەوە توانیان تەواو زانیاریەکان لەو بەکوژە وەربگرن و دان بە تاوانەکەیدا بنێ و لە بڵاوکراوەکەشدا دیارە بە تەواوەتی دانی بە تاوانەکەیە داناوە کە خۆی بۆتە هۆیەوەی کە ئەو سێ هاوڵاتیە کووردا لە شاری بەغدا بکوژێت. بەپێی وتەیەکی خزم و کەسوکارەکەشی ئاماژیان بەوەیە کە ئەو تاوانبارە لە ماوەکانی ڕابردوودا چەند جارێک داوای پارەی لە داراڕۆف کردووە کە پێویستی بە پارەیە ئەم لەگەڵەوەی پارەی یاوەتێ بەڵام دواتر داوای پارێکی زۆر مەبلەغێکی زۆر پارەی کردو ئەو ئامادە نەبووە پارەکە بیا بەو تاوانبارە ئەوە بۆتە هۆیەوەی کە دەست بەجێ لە ماڵەکەی خۆیان داراڕۆف و هەروەها ژن و کچەکەشی بکوژێت. و لە ماوەکانی ڕابردوودا لە دوای ڕووداوەکە بە شێوەیەکی گشتی لە سۆشیال میدیاکان باز لەوە دەکرا کە ئەو سێ کوژراوە بە شێوەیەکی درندانە یاخود دەست درێژی کراوەتە سەر کچەکە بە ناوی شیلان داراڕۆفەوانێ بەڵام تاوانبارەکە ئەوەی ڕەت دڵنیا کراوەتەوە کە هیچ بەو جۆرە نەبووە و خزم و کەسوکارەکەشی تاکیدیان کردەوە لە مزگەوت کەوانێک کە لە سۆشیال میدیا باز دەکرێت دەست درێژی کرابێتە سەر شیلان داراڕۆف بەو جۆرە نەبووە تەنها ئاسەواری لەشیانەوە بەدی دەکرێت. گوڵباخ ئێمامانەوێت داواکە
هاوڵاتیەکانیان بگەێنین کە ئەوان داواکاریان هەیە بە تایبەتی لە دوای ئەوەی کە تۆمەتبارەکە دەستگیر کراوە و ئەمڕۆ جارێکی دیکە بە وردی لێکۆڵینەوە لەو تاوانبارە دەکرێت. بەڵێ گوڵباخ دیارە ئەو کەمێکی دیکە خۆیان ڕۆژنامەوانیانە. باشە سپاس هاوکارم دالیا کەمال لە سلێمانیەوە لەگەڵم بووی دیارە کێستا لەوانەیە لە بارودۆخێکی دەرونی باشدانە بن کە بتوانن بۆ ڕاگەیەنەکان قسە بکەن ئیتر تەرمەکەیانەوە وەکو دەبینن لە سلێمانی ڕاستەوخۆ تەرمی ئەو سێ خێزە ئەندامی خێزانێک کە لە بەغدا کوژرابوون لە سلێمانی بە خاک دەست پێدرێن. ئەم گەشتی هەواڵەکانش کۆتایی پێهات سپاس کە بینەر و بیسەری کوردستان.